خۆشەویستان ئەمڕۆ دوی نیسانە ئەو ڕۆژەیە کە بە ڕۆژی جیهانی ئۆتیزم دیاری کراوە. ئەو ڕۆژەیە کە ڕەنگی شینی تێدا بڵاو کرێتەوە و پامی جیاواز دەربارەی ئەو کەسانی کە تووشی ئۆتیزم بوون بڵاوە کرێتەوە، چونکە پێمان دەڵێ کە جیاوازیەکان پێمان دەڵێ کە ئەوانیش مرۆڤن، ئێمە هەمومان توانین بێکەوە بژین و بتوانین لە ئازار و معناتی ئەوانی تر تێبگەین، چونکە ئێستا ئۆتیزم بەڕێژەیەکی بەرچاو دەبیندێ هەتا بێت لە زیادبوونایە. بزانین هۆکارەکانی توشبوون بە ئۆتیزم چییە و ڕێنمایەکان چین بۆ ڕاهێنانە و شاندنەوەی ئەم منداڵانە لەگەڵ دەوروبەریانە لەگەڵ خێزانەکانیانە لەناو کۆمەلگا. ئەو گرفت و ئەو کێشانی کە منداڵانە پێوی دەناڵێن چین ئایا لە هەرمی کوردستان ئێمە سنتەری پێویست شوێنی ڕاهێنانەوەی تایبەتمان هەیە کە هاوکاری منداڵانە بێت، بە تایبەتی ڕەنگاری لە سنتەری شار جیاوازەوەی لە منداڵێک کە تووشی ئۆتیزم بۆ لە دەرەوەی شارە و دەستی ڕناگا بە شوێنێکی دیاری کراوە. وایە بزانین جۆرەکانی ئۆتیزم چییە، دەکرێت بە تایبەتی لەم ساڵ ڕۆژانی کە دانراوە لە جیهاندا و یاد دەکرێتەوە ئێمە چی بکەین بۆ ئەو کەسانی کە تووشی ئۆتیزم بوون. کۆمەڵێک بابەتی گرنگ بە میوانداری ڕاهێنەری پەروەردەی تایبەت خات و چاوان هاوار باس دەکەین لەم تەوەرە. خات چاوان بەخێر بێ. با باسێک لە ئۆتیزم بکەین. ئۆتیزم چییە؟ مێژووکی بۆ کێ گەڕێتەوە؟ بەڵێ سەرتا سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوە. ئەگەر باسێکی ئۆتیزم بکەین کە مێژووکەی بۆ کێ گەڕێتەوە لەکەیوە ئێمە ئۆتیزم ئەناسین، ینی وەکو وشەکەی کە ئێمە وەکو شڵەژانێک دیاریمان کردووە. مێژووی ئۆتیزم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1943 کە لەلایەن پسپۆری نەخۆشیە دەرونیەکانەوە، نەخۆشیە دەرونیەکانی مناڵانەوە لیوکەنەرەوە دەست نیشان کراوە. چۆنێتی دەست نیشانەکەشی لە کاتێکا بۆ کاتێکە ئەم دکتۆرە ئەم پسپۆرە کۆمەڵە مناڵێک لە نەخۆشخانەکە بۆ تێبینی ئەوەی کردو کە ئەم مناڵانە کۆمەڵی نیشانەیەکیان تایە کە جیاوازە لە مناڵەکانی کە هەر بوونی ئەم کۆمەڵە نیشانەش بۆ ئەم پسپۆرە بۆ هۆی ئەوەیەوە ببێتە هۆی دەواازێک بۆ کردنەوەی لە بەردەمکردنەوەی شڵەژانی ئۆتیزمە و لەو کاتەوە ئەم پسپۆر ئەم نیشانانە بۆ جێگەی سەرنجلایی و بۆ هۆی دۆزینەوەی شڵەژانەکە. وشەی ئۆتیزم خۆی لە بنچینەدا وشەیەکی یۆنانیە کە بەمانای گۆشەگیریەت. ئەگەر ئەم زاراوەیە کوردکەینەوە بۆ کوردیەکی پەتی پێ ئەوترێت تەنهایی و بەواتای تەنهاییەت. ئەمۆکو مێژووی ئۆتیزم وەکو زاراوی ئۆتیزم کە بەمانای چیت و ئەگەر پێناسەیەک یاخود ناساندنێکی ئۆتیزم کینکەوا چییە؟ ئۆتیزم بڕای زۆربەی پسپۆران و شارەزایانی بواری تەندروستی ئەم بوارە پێیان وایەکەوە ئۆتیزم بریتە لە کێشەیەک لە گەشەی خانەکانی مێشکەوە ئەبێتە هۆی گرفت لە کێشە لە لایەنی کردداری و گفتاری و لایەنە کۆمەڵایەتەکانی مناڵەکە کە بێگومان لە نیشانەکان باسی ئەەکەین کە لایەنی کردداری و گفتاری و لایەنی کۆمەڵایەتی مەبەستمان چیە. من لە پێشکی بەردامەکە چەند جارە وتم نەخۆشی هاوکارم بۆ ڕاستکردن بۆ نەخۆشی بۆچی ینی نەخۆشی نییە، بۆ لە کاتێکا پەیوەندی بە دەماری مێشکەوە هەیە، ئەنی ئەم شتانەی هەیە بۆ چۆتە قاڵبەوەی کە بە نەخۆشی هەژمار نەکرێت. بەڵێ سپاسی هۆنیاخانەکەم سەرنجێکی جوانی ڕاست کردەوە. ئێمە کاتێک بە هەر شتێک ئەڵین نەخۆشی هۆکاری دیارە ئیلاجێکمان هەیە بۆ ئەم ئەین بە کەسەکە پێ ئەڵێن ئەم کەسە چاک ئەبێتەوە لە ڕێگەی فلانە شوو فلانە دەرمانەوە. بەڵام تاوەکو ئەم دقەی ئێستاش هەر چەندە زانست چەندە پێشکەوتووە هۆکاری ئۆتیزم شڵەژانی ئۆتیزم تاوەکو ئێستا دیاریکراو نییە. ئێمەش کە شتێک کە هۆکارەکەی دیاریکراو نەبێت ئیلاجێکی تەواوەتی و یەکلاکەرەوەمان نەبێت بین بەم کەسە کە ببێتە هۆی چارەسەرکردنی بۆیە تاوەکو ئێستاوەکو شڵەژان ماوەتەوە یاخود وەکو حاڵەتێک ناچێتە قاڵبی نەخۆشیەوە. لە ڕای زۆربەی زانانی شوایە کە ئەڵێن لە چەند ساڵانی داهاتوودا ئەتوانرێت هۆکارەکەی و چارەسەریش بدۆزرێتە ئەو کاتە ئەتوانین بکەینە قاڵبی نەخۆشیە. بەڵام هەتاوەکو ئێستا وەکو شڵەژانێک مامەڵی لەگەڵاکری و تەنها چارەسەریش بووی ڕاهێنانکردن. خاتو چاوان ئێمە هیچ ئامارێکمان هەیە، هیچ داتایەکمان هەیە لەسەر توشبوون بەم شڵەژانەکە باسیەکەی؟ بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستانە نەک لە ئاماری
نەخۆشیەکانی پەروەردەی تایبەتە بەعام لە ئامارە خراپین کێشەمان لە کۆکردنەوەی داتاکانە هەیە بێگومان ئەمەش بەدەر نییە لە حاڵەتەکانی پەروەردەی تایبەت هۆکاری سەرەکیش بۆ ئەتوانین بڵین بۆ ئەو ئەگەرێتەوانێکەوە نەخەسخانە یاخۆ ڕاهێنانە پەروەردەیەکان کە من کە حکومی بن زۆربیان لایەنە ئەهلیەکانن و کەسێکی تایبەتیش هەڵنەستاوە بۆ ئەوەی کە بەجددی هەستێ بە کۆکردنەوەی ئەم داتایانە لەسەر تاسەری هەرێمی کوردستان. باشۆک و ڕاهێنەران پێتان وایە لە زیاد بوو نابێ؟ بەڵێ لە زیاد بوونایە کۆدا داتا ئەگەر هەڵەنە بملامان بێ لە ساڵی 2021 نزیکەی 3000 منداڵ بووە بەڵام ئەمەش بە ڕۆژانە لە زیاد بووندایە و زۆر هۆکارێکی کەش کە ئەتوانین بیگەڕینەوە بڵێن کێشەی داتامان هەیە زۆرێک لە دایکان و باوکان قبوڵی حاڵەتەکە ناکەن کاتێک قبوڵی حاڵەتەکەش نەکەن مناڵەکان بە ئەم شڵەژانە تۆمار ناکەن لە سنتەرە حکومیەکان بێ یا لە ئەهلیەکان بێ ئەمەش ئەبێتەوەی ئەوەی کەوا کێشە لە داتا هەبێ لە هەرێمی کوردستانە و داتەیەکی یەکلاکەرەوەمانی. دیاریکردنی ئەم حاڵەتە چۆنچۆنیە لە کێوەکەوە دەست پێ ئەکات ینی منداڵ ئیدی دایک و باوکی وردەوردە چۆن هەستی پێ ئەەکەن منداڵەکان لەم حاڵەتەیە؟ بەڵێ دیاریکردنی شڵەژانی ئۆتیزم ئەتوانین بڵێن لە تەمەنی 2 ساڵ و نیوە بۆ 3 ساڵی ئەتوانین دەست بە دیاریکردنی بکەین و نیشانەکانی دەست بە دەرکەوتن ئەکا ئەتوانین بڵێن دەست نیشانکردنیشی لەلایەن کەسانی پسپۆرەوە ئەکرێ کە مەرجە دکتۆر پسپۆری نەخۆشیە دەرونیەکانی مناڵان و پسپۆری مناڵان کە ڕاهێنراو بێت بە دیاریکردنی نەخۆشیەکانی ئۆتیزم شڵەژانی ئۆتیزم لە ئەو لیژنایە هەبێت کە تایبەتن بە دیاریکردنی شڵەژانەکە و مەرجە شڵەژانەکە بە چەند جەلسەیەک لە دانیشتن بێت لەلایەن لەگەڵ ئەو لیژنە بەڕێزە و مناڵەکە بە چەند جەلسەیەک لە دانیشتن اینجا ئەتوانین یەکلایە بکرێتەوە کە ئەم مناڵە ئەم شڵەژانی هەیە یاخودنا و بە دڵنیاییەوە ینی ئەتوانی چەند جار دڵنیایی بین بۆی کە دەستنیشانکردنی شڵەژانەکە زۆر گرنگە چونکە بە جددی دایک و باوکانی ئێمە قبوڵی ئەو ئەکەن بڵێن مناڵەکەت تووڕێ بڵێن مناڵەکەت شەڕانگێزە بڵێن مناڵەکەت ئەسەبیە قبوڵی هەموو ئەمانە ئەکەن بەس بە جددی ناتوانن قبوڵی ئەوە بکەن بڵێن مناڵەکەت کێشەیەک لە دەماریا هەیە یاخود شڵەژانیەکی هەیە یاخود حاڵەتێکی تایبەتی هەیە پێویستی بە ڕاهێنانکردنی تایبەتە ئەمە تۆزە قورسە بۆ دایک و باوکان بۆیە دکتۆرە بەڕێزەکان یاخود ئەو لیژنە بەڕێزە زۆر بەوردیەوە ئەبێت هەموو هەوڵێک بن کە دەستنیشانکردنەکە بەوردی و بەڕاستی بێ چکە جاری وا هەیە مناڵەکە ڕەنگە کێشە بۆ منە لە بیستنیا هەبێت ئەم کێشە لە بیستنەیە وای کردووەکەوە ئەم مناڵە بۆ نەتوانێت قسەکە یا چەند جارێک بانگی ئەەکەین یەکێک لە نیشانەکانی ئۆتیزم کە ئەوەیە ئەم مناڵە چەند جارێک لە بانگی ئەەکەی ئەم مناڵە هیچ جوابدانەوەیکی نییە بوو یەکسەر جاری وای دایک و باوکەکە نیشانەی ئەوان لا دوورسە بێڵێن مناڵەکەمان ئۆتیزم هەیە نەخێر یعنی ڕەنگە کە ئەبێتە لای کەسانی پسپۆر ئەم مناڵە کێشە لە گوێ هەبێ بوو بێتە هۆی ئەوەی کەوا ئەم مناڵە نەتوانێت وەڵامدانەوەی باشی هەبێت بوو. باشە خات و چاوەن بۆ دەستنیشانکردن بێگومان پێویستە نیشانەکانی ئێمە بناسینەوە جا هەندێک نیشانە باسەکرێ بۆ نمونە گرفت لە قسەکردن و کاردانەوە و لایەنی کۆمەڵایەتی منداڵەکەیە و کۆمەڵێک نیشانی تر هەن ئایا دەکرێ ئەم نیشانانە لە هەموو جۆرەکانی ئۆتیزمیشە هەبێت؟ نیشانەکانی ئۆتیزم ئەوەیە کە ئێستا باسی ئەەکەین کە بریتە لە ئەوەی مناڵەکە قسەکردنی نییە یاخود جاری وا هەیە مناڵەکە تاوەکو 2 ساڵ و نیوی تا 3 ساڵیش قسەکردنی ئەبینی زۆر باشە کەچی دایک و باوکەکە لێن لەپڕ مناڵەکە هیچ وشەیەکی بیر نەما و هیچ قسەی ناکە ینی پێشتروانە بوو یاخود مناڵەکە جوڵی دووبارەی هەیە جوڵی دووبارەی زۆرە ئێمە کە لە پەرۆدی تایبەتە بۆنە بە بەرداوامی ئاواکە پێ ئەوترە ڕەفرەفەی دەست یاخود خولانەوەی زۆرە بە دەوری خۆیان بە بەرداوامی سەیری سوچێک یان شوێنێکی دیاریکراو ئەکا یا بۆنکردنی خواردنی زۆرە یاخود ئەم مناڵە لایەنی کۆمەڵایەتی زۆر لاوازە بۆنە لەگەڵ هاوتەمەنەکانیا ئەبینی کە ئەو تێکەڵاوی نییە ئەم مناڵە سیر ئەەکەی ناتوانێت پێداویستە سەرەتایەکانی ڕۆژانەی خۆی دابین بکە یاخود ئەبینی ئەم مناڵە توانای هەست دەربڕینی نییە لەگەڵ دایکیا بۆ منە کاتێک مناڵێکی 3 ساڵ یا 2 ساڵ و نیو کە ئەیبینی دایکی بێتاقەتە ئەم مناڵەش لە خۆی ئەچێتە پاڵێەوە مناڵێکی ئاسایی بێ باوشی پێ ئەکا هەست ئەکا کە دایکی خەمی هەیە کە دایکی پێ ئەەکەنێ مناڵێکی ئاسایی بە دەوریا پێ ئەەکەنێت و ئەو ئەوەندەی ترە دڵخۆشە بێت بەس کە کاتێک مناڵ
مناڵێکی شڵەژانی ئۆتیزم هیچ جۆرە دەربڕینێکی هەستی نیە لەگەڵ دایکیا، هیچ هەستی پێ ناکات، چەند جار بانگی ئەکەی ئەسڵان هەرلات لێ ناکاتەوە. بوونی ئەم نیشانانە و ئەم کۆمەڵە نیشانە بۆ ماوەیەکی بەردەوام لە مناڵێکە هەبێت بۆ ماوەی 6 مانگ، واتە جاری وایە ئەم نیشانە لە مناڵێکە هەیە چەند جار بانگی ئەەکەی جواب نایەتەوە، بەسیری ئەەکەی بۆ ماوەیەکی کورت بەردەوام ئەبێ، ناکرێت ئێمە ئەمە بکەینە حاڵەتی شڵەژانی ئۆتیزمەوە. بەس بوونی ئەم کۆمەڵە نیشانە بە بەردەوامی لە مناڵێکە هەبێت بۆ ماوەی 6 مانگ، ئەو کاتە ئەکرێ بڵێن ئێمە پێویستە ئەم مناڵە سەردانی کەسی پسپۆر و شارەزا بکرێت بۆ ئەوەی بزانین کە حاڵەتەکەی چییە. بەشی دوای پرسیارەکەم ینی مەرجی هەمووشیانی تیاابێ، مەرج نییە هەمویانی تیاابێ و هەمووشیانی تیاابێ ئاستەکەی ئەگۆڕێت. بۆ نمونە مناڵێکمان هەیە قسەکردنەکەی زاڵە بەسەر کاتێ جۆریشمان هەیە جۆری ئۆتیزم، بەڵێ کە ئێمە وەکو جۆر وکو ئاست دیاری ئەەکەین، ئاستی سوکمان هەیە، ئاستی مامناوندمان هەیە، ئاستی قورسیشمان هەیە. ئاست سوکەکەی خۆشبەختانە بەڕاهێنان لەگەڵ ئاستە مامناوەندەکەی بەڕاهێنان ئەتوانێت دووبارە تێکەڵای کۆمەلگا بکرێتەوەوانی و فێری ئەو زانیارە سەرەتایانە بێت و ئەتوانێت تەنان پەرە بە خوێندنیش بدات، بەڵام بەداخەوە ئاستە قورسەکەی هەتاوەکو کۆتایی تەمەنی پێویستی بەوە بێتکەوە کەسێک لەگەڵیا بێت و هاوکاری ببێت. بینە سەر مامەڵەی خێزان، مامەڵەی دایک و باو لەگەڵ منداڵانی ئۆتیزم ئەبێت چۆن چۆنی بێت، گرنگترین ڕێکارەکان چییە؟ ئێوە تا چەند ینی هاوشانی ڕاهێنانکردن بە منداڵانی ئۆتیزم پێویست، ینی دایکان و باوکانیش پێویستیان بە وشیاری و شێوازی مامەڵەکردنەوە ینی تیام گێنن کە ئەبێ ئێوە وردە لەگەڵ ئەم حاڵەتیان ڕێبن و بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم منداڵەتاندا بکەن. هەتاوەکو دایک و باوکان زیاتر هۆشیار بن لە چۆنێتی مامەڵەکردن لە سەر حاڵەتەکە. ڕاستە حاڵەتێکی ئاسان نییە، بەجددی زۆر قورسە تۆ کە بە دایکێک بە باوکێک بڵێ مناڵەکەت شڵەژانێکی هەیە یاخود حاڵەتێکی تایبەتیە کە ئەوان ڕەنگە کۆمەڵێک خولیا و ئاواتیان بۆ مناڵەکە دانابێت، بەجددی قورسە، شتێکی ئاسان نییە قوبوڵکردنی ئەم حاڵەتە. بەڵام دایک و باوکانیش ئەبێت هەتا ئەتوانن ئارامگر بن، وەکو ئەڵەن سەبری ئەیوبیان هەبێت، چونکە هیچ شتێکیش نییە کە چارەسەری نەبێت و بێ چارەسەر نەبێت، هەتا ئەتوانن سەرەتا پێش هەموو شتێ حاڵەتەکە قوبوڵکەن وەک ئەوەی کە هەیە، واتە مناڵەکە قوبوڵکەن وەک ئەوەی هەیە. بەجددی هەندێک دایک و باوکمان هەیە کە پێ ئەوتر ئەم مناڵە شڵەژانیە، ئیتر مناڵەکە ئیمالەکە وەکو پێشووتر سەیری ناکە، ئەو گرنگی پێنایە کە ئەمەش خۆی بەڕاستی کێشەیە، ئەبێ هەتا ئەتوان کاتێک خراپترە بۆ خۆی گیرەخۆ ئەبێت کاتێک کە زانیان مناڵەکە ئەم شڵەژانەی هەیە هەتا ئەتوانن سەردانی کەسی پسپۆرکەن، چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت، چۆن شارەزای لەگەڵ هاوکاری بکرێت، سەردانی سنتەرەکان بکرێت. ڕاهێنەری بەتوانامان هەیە ئێمە لە هەموو سەرتەرەکانە سپاس بۆخوا کە چۆن هاوکاری مناڵەکە ئەکا ڕاهێنارەکە بێگومان کۆمەڵک لە ڕێگەی کۆمەڵک ڕاهێنانەوە ئەم مناڵە بەرەو پێشتر ئەبا بەپێی حاڵەتەکەی کە ئەم ڕاهێنەرە هەموو ڕاهێنەرەکان بدایک و باوکان ئەڵێن کە بۆ ئێمە لە ماڵەوە ئەم لە سنتەر ئەم ڕاهێنانەمان پێکرد ئێوەش ئەتوان لە ماڵەوە ئەوە هاوکار بن، لەگەڵ ڕاهێنەرەکە کۆنتاکتێکی باشیان هەبێ بتوان هاوکار بن، هەتا ئەتوانن خۆیان لەسەر ئەوە ڕابێنن چۆن بتوانن هاوکاری منداڵەکەیان بن لە زۆربەی لایەنەکانە و هەتا ئەتوانن ئارامگر بن لەگەڵیان. ئێمە کاتێک بۆمە ڕەنگە بڵێن باران کە لێمان ئەیە ئەو قورساییە لە سەرمانیان هیچ نیەک نییە ئاو کە کاتێک لێمان ئەیە، بەڵام کاتێک ئەو بۆ ماوەیەکی بەردام لە بەردێک ئاجێگی خۆی هەرجێ ئەهێڵێ، بۆیە کاتێک ئێمەش ئەم دایکە بەڕێزانە ئەم باوکە بەڕێزانە بە هەماهەنگی هەردووکیان کاتێک هاوکار بن لەگەڵ منداڵەکانە بێگومان منداڵەکان بپێی کات بەرەو پێشچوونی زۆر باشی ئەبێ، ئەوش بە ڕاهێنانکردنێکی باش ئەبێ بەپێی ئەوەی کەوا هەردووکیان هاو ئاهەنگ بن لەگەڵ یەکە، چ دایک چ باوکەکەش، چونکە بەجددی جاری وا هەیە دایکەکە زۆر هاوکارە لەگەڵ مناڵەکەیە، ئەبینی زۆر لەگەڵیاتی ببەردەوام بەدەمیێتی کەچی باوکەکە وانە، یا کە ئەبینی دایکەکە وایە باوکەکە وایە دایکەکە وانە، ئەبێ هەردووکیان بەیەکەوە یان هەموو ئایلەکە بەیەکەوە هاو ئاهەنگ بن و بەپێی ئەوەی کەوا چ لە سنتەر چی پێ ئەوترێ یاخود لە ماڵەوە
هەردوو لا بێکەوە تاواکەری یەکتری بن ئیشەڵا نەتیجەیەکی زۆر باشە. مامۆستا چاوان باسێک لە گرفت و کێشەی ئەو خێزانانە بکەین کە باس لە ڕاهێنانەوەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتەکرێ، یعنی ڕەنگەمە بۆ هەموو خێزانێک ئاسان نەبێ بۆ منداڵێک لە دەرەوەی شارە دەستی ناگاتە سنتەرێک، یان ئەوە تا لەناو خودی شارەکە شابی جاری وایە لە ڕووی مادیە و پرۆتێچوێکی باشی تێئەچێ بۆ خێزانە. خێزانمان هەیە زیاد لە چەند منداڵێکی هەیە کە ئۆتیزمی هەیە، ئەمانە زۆر جار بەرگرانی بۆ خێزان دروست ئەکا. ئەو کێش و گرفتانە چین بەگشتی ئەو خێزانانە هەیەە و چی بکرێ باشە بۆ ئەوەی کە ئێمە هەر چۆنە بێ ئەگەر بە لایانی کەمیشە بێ ئێمە بتوانین هاوکاری و منداڵانە بکەین. ئەگەر لە کۆتایی پرسیارکەوتەوە دەست پێ بکەم چی بکرێ بۆ ئەوەی کەەوە هاوکاری منداڵەکان بکەین. پێش هەموو شتێ ئەو مناڵانە لایەنێکی تایبەتیان هەیەکەوە بەجددی خۆیان ناتوان ئەو هاوکاری خۆیان بن، ئەکەوێتەوە سەرکێسەر ئەو خێزانی کە لەگەڵیەتی چ دایکی بێت چ باوکی بێت چ برای بێت چ خوشکی بێت، ئەوانش هەتا ئەتوانن لایەنی هۆشداری کە سپاس بۆ ئەم دەرفەتە کە لە ڕێگەی چەندەها بەرنامەی ئاوا جوانەوە بێت یاخود لە ڕێگەی ینی ڕاوشکردن بێ بە پسپۆرێکی تایبەتەوە کە ئەگەر نەشتوانێت ببرێتە سنتەرەکان بەجددی ئێستا کۆمەڵێک بەرنامەی زۆر جوانمان هەیە، کۆمەڵێک پسپۆری زۆر شارەزا و باشمان هەیە لە بوارەکە کە بێ بەرامبەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆیان شتەکانیان بڵاو کردێتەوە ئەتوانێت لێوە سوودی لێوە بگیرێت. جا هەر لەسەر قسەی بەڕێستان ئێمە وەکو کەناڵی پێم ینی یەکەمین کەناڵ بین کە بەرنامەمان هەبووە سەبارەت بە پەروەردەی تایبەت، ئەینجێ خۆیەتی دەستخۆشی لە ئاسکەخان بکەین کە ماوەیەکی زۆر لەسەر ئەو بابەتە بەرنامەی هەبێ بژین. ئەگەر ئەفوباسی ئەوە بکەین کە ئێستا سپاس بۆخوا لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستانیشە سنتەری تایبەت هەیە بە ڕاهێنانەوە بە حاڵەتەکانی پەروەردەی تایبەت و کەسانی زۆر پسپۆریش سپاس بۆخوا لە بوارەکە هەنچووکە اختصاصی پەروەردەی تایبەت لە چەند ساڵی دوایە لە هەرێمی کوردستان کراوەتەوە، یعنی کەسانی زۆر پسپۆر هەن، بەڵام وەکو جاری وا هەیە کێشەی گەورەکە لایەنە مادیەکەیە بەجددی، بەڵام وەکو وتم یعنی سپاس بۆخوا زۆربەی سنتەرەکانیش من خۆم ئاگادارم بەجددی کاتێک کە ئەزانن خێزانێک لایەنی مادیەکی باش نییە بارودۆخێکی تایبەتیە بەجددی هاوکار بوون لەگەڵیانە ئەسڵان ئەو لایەنیان وەلانا و هەڵیاندا و وجدانیەن کارەکەی خۆیان بکەن. سپاس بۆخوا سنتەرەکان تا ڕادێکی زۆر باش ئەوەی من ئاگادار بم هاوکارن، بەڵام وەکو وتم ئەگەر ئەم خێزانە بەڕێزەش هەر نەیانتوانی مناڵەکە ببەنە سنتەرێکی تایبەت بەجددی کەسانی زۆر شارەزا هەیە لە بوارەکە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەندەها شت بڵاوەکەنەوە یان بەخوا هەر لە گۆگڵ بنووسە ئۆتیزم چەندەها شتێ بۆ ئەهێنێ بە نیشانەکانیەوە بە چۆنێتی ڕاهێنانکردن لەگەڵێ کە ئەم دایک و باوکە ئەتوانن لەو ڕێگەشەوە بێ زۆر خۆیان هۆشیار بکەنەوە تا ڕادێکی باشتر مناڵەکان بەرەو پێشەوە بێت. مامۆستا بینە سەر گرنگترین ڕێنمایەکان بۆی کە خەڵکی ینی دایک و باوە خەڵکی بەگشتی سوودی لێ ببینێت مامەڵەی نادروستی خەڵکانێک لە شوێنە گشتیەکان تا چەند کاریگەری ئەبێ لەسەر دەرونی منداڵانی ئۆتیزم بە هەر نەڵێ منداڵ زۆرجار گەورەش بوو هەر ئەم حاڵەتی هەیە تا چەند ئەمە کاریگەریە خاتە سەر دەرونی ئەوانیش وەکو ئێمە نەخۆشی دەرونیانەیە دەرونی ئازارە چێژێ؟ بەڵێ بێگومان ئەوانیش هەستیان هەیە، ئەوانیش هەست بەوە ئەکەن ڕەنگە بوون ئەم کەسەکە ئێمە ناومان ناوە شڵەژانی ئۆتیزمیە حاڵەتی ئۆتیزمیە ڕەنگە ئاستەکەی ئەوەنە قورسیش نەبێت کە ئەم کەسە نەتوانێت شتە باش و قسە نێگەتیڤ و خراپەکان لە یەکتری جیا بکاتەوانێ. بۆیە جاری وا هەیە هەرکە دایکەکە بە باوکەکە ئەوترێت ئەم مناڵە و شڵەژانی ئۆتیزمیە حاڵەتی ئۆتیزمیە ئەمەش لە ناو ئایلەکەی خوانە بێگومان هەمووی ئەزانێ. ڕێزم هەیە بۆ ئێوە ئەم وشە ناشرینە بەشێت ناویان ئەبە نەک ئۆتیزم زۆربەی حاڵەتەکانی پەیوەندی تایبەت بە بیرکۆڵەوە بێت بە ADHDەوە بێت کە جوڵەی زۆرە تاو شێتە یان تەواو نییە کە ئەم شێتیانەکەین ئەم دەستەواژانە کە دەستەواژی زۆر ناشرین و نێگەتیڤن کە ئەبێتە هۆی ئەوەیەوە کاریگەرین زۆر نەنێرین لەسەر جێئێڵێ کە بە وشێکی سادە ئێمە ڕەنگە شێتیە ئەنی بەڵام کاریگەرێکی زۆر نەنێری لەسەر منداڵەکە لەسەر دایک و باوکەکە جێڵە چکە ئەو دایک و باوکە
مناڵەکە بتێونێتێ ئەو گەرگۆشێکێتی کە بە هەموو دنیای نایە کە ئێمە وشێکی ئاوها ناشرین بەجددی لەگەڵ ئەوانە بەکارێنین بێگومان کاریگەری زۆری لەسەریان ئەبێت و کاریگەری ئەگەر باسی و کاریگەریانە بکەین کە لەسەر ئایلەکەی هەیە و ئەکاتکەوە تێکەڵای کۆمەڵایەتی ئەو ئایلانە زۆر کەم بێتەوە بۆی مناڵەکانیان و ینی و ئەکەن ئەسڵان شەرم ئەکەن بەجددی ئێمە ئایلەمان هەبوو هاتوتە لامان وتوێتی مامۆستا ئەسڵان شەرم ئەکەین کە تێکەڵاوی خەڵک بکەین چکە مناڵەکەمان ڕەفتاری وا ئەکایان حاڵەتی وا ئەکا کە ینی کۆمەلگا هێشتا و شاریکی وای نییە کە مناڵ حاڵەتێکی تایبەتیە وەکو مناڵێکی ئاساینێ بەجددی ئەگەر ئەوش مناڵێکی ئاسایی وای ئەو ڕەفتاری ناکرد ینی کۆمەلگا هێشتا و شاریکی وای نییە کە ئەم مناڵانە ئەو ڕەفتارانە کە ئیکەن لە هینی خۆیانان ینی حاڵەتێکی تایبەتیە کە لە شعوریە ئەم ڕەفتارە ئەکرێت پێویستە هۆشیار بن بەرامبەری ڕەفتاری دروستی لەگەڵا بکەن و نەک وەکو ئەوەی ئێمە چیمان بێت ئەوان ئەوە بکەن بەڵێ بێگومان ینی کاریگەری نەرێنی زۆر لەسەر هەم خێزانەکە هەم مناڵەکە ئەومان بیر چوو باسی لێ بکەین کاریگەری هەیە لەسەر ڕەگەز ئۆتیزم لە کام ڕەگەزانە بەپێ ئەو توێژینەوەی کە لە زانکۆی بەریتانیا لە زانکۆی کامبرج لە بەریتانیا کراوە و لە گۆڤاری بەرین بڵاو کراوەتەوانێ لە نێوان 120 کەس لە ڕەگەزی نێر و مێکراوە لە توێژینەوەکە ئەوە دەرکەوتووەکەوە کاریگەری چارەسەرکردن واتە بەرەو پێشچوون لە ڕەگەزی مەیە خاوە واتە ڕەگەزی نێر زووتر ئەتوانێت زاڵ بێت بەسەر حاڵەتەکەی بەڵێ بەڵام وەکو ئەوەی کەوا کامیان زووتر توش ئەبن سێ بەیەکەواتە لە یەک حاڵەت لە بەرامبەر یەک حاڵەتی مەیە سێ حاڵەتی نێر تووشە بێتە ڕێژەی توشبوونی حاڵەتی نێر زیاترە بەڵام لە هەمان کاتە ڕەگەزی نێر زووتر ئەتوانن سوود لە ڕایانان وەرگرن و زاڵ بن بەسەر شڵەژانەکە. ئەگەر یەک شتێشمان بیر نەچێ باسی هۆکارەکانمان نەکردووە کە زۆرێک لە خەڵکی ئەڵێن باشە ئێمە ئەم هەموو شتە ئەکەین بەڵام چۆن خۆمان بپارێزین ئایا هۆکارەکانی چییە کە وەکو ئێمە لە سەرەتاشەوە باسمان کرد هۆکارێکی تەواوەتی و یەکلاکەرەوە نەدۆزراوەتەوە بۆ ئەم شڵەژانە کە بڵێن ئەمە هۆکاری ئەم شڵەژانەیە بەڵام ئەکرێت بۆ ماوە کاریگەری هەبێت کە لە مێژووی ئایلەکە ئەم شڵەژانە هەبوو بێت لە نەوەکانی دواتریشا دەربکەوێت ئەکرێت بۆ ماوە کاریگەری هەبێت وکە بۆ ماوەی دووگیانی دایکە ئێمە بە گرنگترین ماوەی ژیانی کۆرپەلەی ناوی ئەبین ئەکرێت ماوەی دووگیانی دای کاریگەرێکی زۆری هەبێتکەوە بەکارهێنانی دا و دەرمان و عیلاجی ناپێویست بێ بەرکەوتنی بە تیشکی ئێکس بێت ئاشیعا کە ئەمە کاریگەری نێگەتیڤ و نەرێنی زۆر لەسەر مناڵەکە و لە کاتی لە دایک بوونیشا ئەکرێت کەمی ئۆکسجین کە ئەمەش ئەبێتەوەی ئەوەی کەوا بۆ ماوەیەکی زۆر لە هودەجا بمێنێتەوانێت ئەمەش ئەبێتەوەی ئەوەی کەوا وەکو ئەم چەند هۆکارۆک و ئەو ببێتەوە ئەگەری ئەوەی کەوا ببێتەوە شڵەژانی ئۆتیزم. کەمێکی کە کاتەکەمان زیاتر بکەین بۆ بەرنامەکە ئەو کارامەییە ئەو شتانە چین کە ئێوە فێریانەکەن دواتر ڕەنگ ئەداتەوە لە ژیانی لە کردەوەیە لە قسەکردنی لە هەر شتێک کە بێت ینی لەو سنترانە و مامۆسانە چ شتێکی کارامەی باشیان پێشکەشەکەن. بەڵێ ئەم مناڵانە ئەگەر بەپی ئاستەکانیان ئەگۆڕێت بۆ نمونە ئەگەر ئێمە لە ئاستی مامناوەندەوە دەست پێ بکەین ئەگەر لە ئاستی مامناوەندەوە دەست پێ بکەین سیر ئەکەین ئێمە ئەم مناڵە توانای قسەکردنی نییە یا کە توانای قسەکردنی نییە ئەم مناڵە لە ڕێگەی ڕایەنەرەکەیەوە بە کۆمەڵێکی وێنە کۆمەڵێک دەستەواژی جوان ئەم مناڵە بۆ نمونە فێری ئەندامەکانی جەستی خۆی ئەکا بە جددی من خۆم خەڵک ئەناسم یاخود منداڵ ئەناسم کەوا ئەتوانی بڵێ منداڵیش نێرە 14 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵی شایە ئەندامەکانی ینی ئەم شڵەژانی هەیە ئەندامەکانی جەستی خۆی بە هیچ شێوەیەک نازانێت کە ئەمە لە ڕێگەی ڕاهێنەرانەوە فێری ئەندامەکانی جەستی خۆی بکرێت یاخود فێری قسەکردن چالاکی ناچێتەوە باشە ئەگەر دایک و باوکەکەش هاوکار بن لەگەڵیا بە هیچ شێوەیەک نەخێر بیری ناچێتەوە ئەم شتانە دووبارە ڕۆژانە لەگەڵیا دووبارە بکرێتەوانێ بە هیچ شێوەیەک نەخێر بیری ناچێتەوانێ و فێری ئەو مەهاراتەکان واتە ئەو شتە سەرەتایەکانی ڕۆژانە بوونە ئەم مناڵە چۆن خۆی بگۆڕێ ئەم مناڵە چۆن نان بخوا من خۆم کەیسم لا بووە کە مناڵەکە نەیتوانی وە نان بخوا ئەنی
تەنها دایکی وتوێتی مامۆستا ئەم مناڵە تەنها کەوچکێکی هەبووە ئەو کەوچکەی شکاوە فڕکمانیاوە لەو کاتەوە بەچنگ بەدەستنان ئەخوا یعنی ئێمە چیمان کردو چوین ماڵە باجێنی مناڵان هەیە ئەوم هێناوە لەگەڵیا بە کەوچکەکە ڕاهێنانمان پێکردو ئەمە ئاوانانە خوری ئەمە ئاوە بەیانێکی دایکەکە هاتەوە بڕواکەن توتی مامۆستا ئێوارە لەسەر سفرەکە داوای کەوچکی کردو ینی ها بەم شتە سەرەتایانەشە ئێمە ئەتوانین بڵێن بەڵام بیرۆکەی مناڵەکە زۆر ئەگۆرە کاریگەری زۆر باشتریشی ئەبێ لەسەر مناڵەکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا چاوان هاوە ڕاهێنەری پەروەردەی تایبەت کە بەخۆشحاڵیەوە لەم تەوەرە لەگەڵ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێ. سپاس بەخێر بێ.